سلااوان لێبێتۆم کاتتان باش بینەرانی شارپرس نزیکەی ساڵەکە پرۆژەی خزمەتگوزاری بۆ پارێزگای هەڵەبجە چەند پرۆژێکی گرنگی خزمەتگوزاری بۆ پارێزگای هەڵەبجە دەرچووە ئەو پرۆژانەکە لە ماوەی ڕابردوودا کە بڕیار بوو لە پارێزگای هەڵەبجە جێبەجێ بکرێت بەڵام تاکو ئێستا هەنێکیان جێبەجێ نەکراوە و هەروەها بڕیار بوو لە مانگی 12 سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان مەسرور بارزانی سەردانی پارێزگای هەڵەبجە بکات و چەندین پرۆژەی گرنگی خزمەتگوزاری جێبەجێ بکات و هەروەها ئەم پرۆژانەکە لە هەڵەبجە هەن داواکاری لە مێژوونەی خەڵکی پارێزگای هەڵەبجەن من بە وەرگرتنی زانیاری زیاتر پارێزگاری هەڵەبجەم لەگەڵە ئازاد تۆفیق لەگەڵ سڵاو لەوێت کاک ئازاد کاتت باش ئەو پرۆژانە ئەو پرۆژە خزمەتگوزاریانە کە بۆ هەڵەبجە بڕیارە جێبەجێ بکرێت گەشتووە بەچی و ئەو پرۆژانە چین کە پێویستە لە ئێستا جێبەجێ بکرێت. سپاس بۆ بەڕێستان دیارە ئێمە دوای کۆبوون و دوای مشاورە لەگەڵ سەرجەم شاروانیەکانی ناحەی بیارە بەمۆ سیروان خوڕماڵ و مرکزی قەزای هەڵەبجە کە مرکزی محافەزەکەیە دانیشتمان کرد نزیک بەبایی 100 ملیار زیاتر 100 ملیار دیارە دینار پرۆژەمان تەقدیمی حکوومەتی هەرێمی کوردستان کرد لە مانگیدا وەفدیشی ڕسمی لەلایەن بەڕێز سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان و جێگری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان هاتنە ئێرەوە دانیشتیان لەگەڵا کردین و ئەو پرۆژانیان بردەوە بۆ سەرۆکاتی ئەنجومەنی وەزیران و بۆ شوێنەکانی معنی ئەوەی پەیوەندی بە وەزارەتی شارەوانیەوە هەیە ئەوەی بە کارەباوە هەیە ئەوەی بە تەندروستیەوە هەیە ئەوەی بە تەربیەوە هەیە بۆ ئەوی کاری جدیتیا بکەن نزیک بە 10 ڕۆژ لەمە پێش بڕیار دەرچوو لە سەرۆکاتی ئەنجومەنی وەزیران بای 30 ملیار دینار لەو پرۆژانە دەچێتە بواری جێبەجێکردنەوە دیارە پرۆژانە پرۆژەی خزمەتگوزاری تایە وەکو ئاوەڕۆ ڕێگا و بار قیرتاوکردن نۆژەنکردنەوەی بینا داخلی جامیعە و پرد و تان شتی تر لەکوێ لە ناحەی بەمۆ بە شکڵێک وە لە ناحەی بیارە وە لە ناحەی سیروان وە لە ناحەی خوڕوان و مرکزی قەزای محافەزەی هەڵەبجە کە قەزای هەڵەبجەیە لەناو پارێزگاکە ئەمە ئەکرێ لە ماوەیەکی زۆر نزیکا لە یەک دومانی داهاتوە بچێتە بواری جێبەجێکردن. ئازاد ئەو پرۆژانە چین کە جێبەجێ کراون ئەوانش کە جێبەجێ نەکراون من بەپڕێستم وت پرۆژەکان سێکتەری جیاجایە بۆ تربیەتایەتی بۆ سەحەتایەتی بۆ شارەوانیتایەتی بۆ ڕێگاوبانتایەتی بۆ حتا زانکۆتایەتی وردەکاریەکەی توان لە بەشی هونەری ناو پارێزگا وەریگرن. ساڵی پارکە مستەفا کازمی هاتە کوردستان و بڕیار بووکە شاندێکی هەڵەبجە بڕاتە بەغدا و کۆبوونەوە بکەن ئەو کۆبوونەوە بۆچی نەکرا هۆکارەکە ئێوە بوون یاخود لەلایەن بەغدا و یاخود کازمیەوە بوو خۆتانەزانن دایمە کە کێشەیەک یا بڵین گرفتێکەکەوتە نێوان حکوومەتی هەرێم و حکوومەتی عێراقی فیدراڵ سێکتەرەکانی تریش ڕەنگ ئەداتەوە یعنی بڵین ساردیەک خاوریۆکی پێوە بێ و ئەوتی وەفدێکتان بێن بۆ ئێرە ینی بۆ بەغدا بەڕێز جەنابی کازمی بۆی لە نزیکەوە قسە لەسەر کێشەکان بکەین ئێمە پێیان خۆش بۆ نیشمان حازر کرد بەڵامەوە ئەوانن بە ئێمەڵێن دووشەمەی داهاتووەرن نەخێر سێشەمەی داهاتووەرن نەخێر ئەم مانگە وفوتمان لێرە نییە لە دەرەوەین مانگەی تروەرن تا ئێستا جوابیان لێ نەجێڕێتەوە ئینامێت کاتێک بڕێن حازر و ئامادە کاکازاد بەنگۆیەوە هەبوو کە مەسرور بەرزانی بێتە هەڵەبجە و بەردی بناغی چەند پرۆژێکی گرنگدا بڵێنێ دابنێ لە هەڵەبجەڵام بەڵام بۆچی نەهاتوو ئایا بڕیارەکەی بێت ئەو دەنگۆی لەوە چێ لای بەڕێستان منیش ئاگادارشتی چواری سپاس بۆ بەڕێستان بەڵێ بەڕێزانەوەی کە بینەری بوون ئازاد تۆفیق بوو وردەکاری لەسەر پرۆژە خزمەتگوزاریەکانی هەڵەبجە ڕوونکردنەوەیە.